هەر لە بچووکیمەوە لە گوندی گەڵاڵە لە ناوچەی شارباژێر ژیام و گەورە بووم، بەڵام دوای ئەوەی کە ڕۆشتم بۆ بەشی زانستی ناچار بووین کە لێرە ماڵمان بگوازینەوە بۆ سلێمانی و هەتاوەکو لەوێ زانکۆم تەواو کرد. چەند ساڵێک لە سلێمانی بووین، هەرچەندە هاوینانیش بۆ کاتی ئیشوکار هەر هاتوینەوە بۆ گەڵاڵە، هەر هەنگمان هەیە لێرە، باخمان هەیە، بەراومان هەیە، هەر خەریکی ئەو شانە بووین هاوینانیش. تەنانەت ئەو کاتێک کە لە زانکۆش بووم دایما هاتوچۆمان کردووە. بە حکمی ئەوەی کە من هەر لێرە ژیام و لەناو ئەم سروشتەدا گەورە بووم و پەروەردە بووم، شتی زۆر دەزانم دەربارەی سروشتی ئێرە، دەربارەی ئەو خواردن و ئەو بەرهەمانەی کە هەندێکیشان هەروەکو چارەسەر بەکاردەهێنرێن. بۆیە ئەو کاتێک کە زانکۆم تەواو کرد، هەرچەند بەشەکەی من علمی بوو، بەشی زانستی کۆمپیوتەر بوو، بەڵام هەر لەو کاتەوە بیرۆکەیم بۆ هات کە شتێ بکەین لە ڕێگای تەکنەلۆژیاوە، بەرهەمە سروشتیەکان و خەڵکیش لەگەڵ سروش ئاشکەینەوە. بۆیە وردە وردەکارم لەسەر ئەم ئیشە کرد. لەو ماوەیە کە لەناو شار ژیام و لە زانکۆ هەستم بەوە کرد کە بەرهەمە خۆماڵیەکان زۆر بە ئاسانی ناگاتە دەستی کڕیارەکان و کێشەیەکی کەش هەیە کە متمانە کەم بۆتەوە لەناو بازاڕەکان، لەبەرەوەی هەم بەهۆی گرانی نرخەکانەوە، هەم بەهۆی ئەو تەزویرە زۆرەی کە دەکرێت و بەرهەمەکانی دەرەوە وەکو بەرهەمی ناوخۆ دەناسێنرێن و ئەمەش وای کردووە کە بەرهەمی دەرەوە لەناو خۆدا ساغ ببنەوە زیاتر و بەرهەمی ناوخۆ زۆر بە قورسی. ینی ئێستا من کە لە دەیەکی خۆماندام سیر دەکەم ئەو بەرهەمانەی کە لێرە هەیە، دۆشاو بێ، هەنگوین بێ، هەر شتێک بێ، بە ئاسانی بۆ خەڵکی خۆمان، بۆ خەڵکی گوندەکان ساغ نابێتەوە. ئەمە ژوای کردووە خەڵکی گوندەکان زیاتر پشت لە گوند بکەن، پشت لە بەرهەمەکانیان کەن. زۆربەی ئەو باخ و باخاتانەی هەیە هەمویان وێران بوون، خەڵکەکان ڕویان کردوتە شارەکان، لەبەر ئەوەی داهاتێکی ئەوەندەیان نییە کە بتوانن خۆیانی پێ بژێن و ژیانی ئاسایی پێبەڕێکەن. دوای ئەوە ماوەیە کارم لەسەر ئەوە کرد کە ڕێگایەک بدۆزمەوە متمانە لە لای خەڵکی دروستکەم، بۆ ئەوی متمانە بۆ خەڵکی بگەڕێنمەوە، هەم بۆ کڕیاریش و هەم بۆ ئەو کەسانی کە دەیفرۆشن من دەستم بە بەرهەمەکانیان بکە. لەبەر ئەوەی هەر خۆم لە گەڵاڵام بەرهەمەکان هەندێکیانی خۆمان و هەندێکیشیانی خەڵکنی دانیشتوانی گوندەکانن. بۆیە لە ڕێگای ئەو ڤیددیوانەشی کە دروستم کرد، هەندێک ڤیددیۆم دروستکردن چۆنیەتی ئامادەکردن و بەرهەمهێنانی ئەم بەرهەمانە بوو کە خەڵکی بە چاوی خۆیان بینیان. من ناوی پرۆژەکەم بۆ ئەوەی زیاتر لەگەڵ ئیشەکەش بگونجێ بە دێهاتی ناوبرد، لەبەرەوەی دێهاتی ئەها وەک وایە شتەکان لە گوندەوە بێ و ناوەکی خۆشی بەخۆیەتی کورتە. دێهاتی کۆکردنەوەی بەرهەمەکانی گوندا و ناردنیانە بۆ ئەو کەسانی کە پێویستیانە لە ڕێگەی ئۆنلاینەوە. یەکێکم لە بەشداربووانی پرۆگرامی هاوکاریکردنی کارسازان لەلایەن ڤیم فاوندیشنەوە. ئێمە لە ماوەی ئەم پرۆگرامەدا چەند مانگی ڕابردوو کاتێک کە بەشداریمان کرد و پرۆژەکانمان هەموو قۆناغەکانی تێپەڕان، هاوکاری کراین سەرەتا لە ڕووی معنەویەوە. چەند پرۆگرامێکمان وەرگرت، چەند کۆرسێکمان خوێند لەلایەن کەسانی شارەزاوە بۆ دروستکردنی بزنس پلان و ئامادەکاری بۆ پرۆژەکەمان، هەتاوەکو بزانین چۆن دەست پێ بکەین. لە ماوەی دەستپێکردنماندا لە ڕووی مادیەوە کە یارمەتی دراوین، و لە پاشاندا شوێنێکیان بۆ دروست کردوم، ئەویش بۆ ئەوی بەرهەمەکانی تێدا هەڵگرم و بتوانم زۆرترین خزمەت بکەم و زۆرترین بەرهەم بگەێنم بەدەستی خەڵکی. لەگەڵ ئەوەشدا ئەو کەرەستانەی کە لەناو شوێنەکەدان بەڕات سارکەرەوە و ڕەفە و ئەو شتانەی کە پێویستن بۆ ئەوەی براندەکەم باشتر بەرەو پێش بەرم، هەموو شتەکانمان دابین کردو. ئێستاش خەریکی دەستپێکردنی پرۆژەکەین و هەنگاوی باشمان ناوە. من لە سەرەتای دەستپێکردنەوە لە ڤیم فاوندیشن ئامانجم ئەوە بوو کە بتوانم ئەم براندا بکەم بە براندێکی ناسراو. لەبەر ئەوەی من هەر خۆم لە گوند دادەنیشم و ئیشەکەشم کۆکردنەوەی بەرهەمە خۆماڵیەکانە، بەرهەمە خۆماڵیە سروشتیەکانە، کاتێک کە بە هەنگاوی زۆر بچووک دەستم پێکرده بوو و بەهۆی ڤیم فاوندیشنەوە توانیم ئەم هەنگاوە گەورەیە بنێم. ئەگەر ئەمە نەبوایە پلانم ئەوە بوو لەوانەیە لە ماوەی 2 ساڵی کەدا بمتوانیایە بگەم بە ئەم ئاستەی کە ئێستا لەگەڵ ڤیم فاوندیشن پێیگەشتوم. خۆشحاڵانە کە بیرۆکەکە پێشوازیەکی زۆر باشی لێکراوە، کەسانی شارەزا لەوێ پێمان ئاشنا کران
و پێیان گوتین کە ئێمە چۆن دەتوانین ئەم بیرۆکەیە گەشەی پێ بدەین و بەردەوام بین لەسەری و ئامانجە گەورەکانمان بپێکین. جگە لەوەش سەرپەرشتیارانی ئەم پرۆژەیە لە وردەکاری ئیشەکانیشدا هەر لەگەڵمان بوون. یەکێک لەوانە بۆ نمونە بۆ بەڕێوەبردننی پرۆژەیەکی ئاوا کە پرۆژەیەکی گەورەیە لاپتۆپێکیان بۆ کڕیم لەگەڵ ئەوەشدا یارمەتیاندان بۆ ئەوەی کە نرخەکان چۆن دیاریکەم، چۆن قازانج و تێچووەکان دیاریکەم، خۆیان لە وردەکاریەکاندا هەر هەمووی هەنگاو بە هەنگاو لەگەڵم بوون. و بۆ پیشاندانی باشتری بەرهەمەکانم بۆ ئەوەی براندینێکی جوانیان بۆ بکەین وێنەکان بە جوانی پچنانە و خەڵکەوە. جگەلەوە ئێمە کامێرایەکیشیان بۆ کڕین کە یارمەتیدەری ئەوەیە بۆ ئەوەی وێنەی جوانتر بگرینی بەرهەمەکان و شێوازێکی پرۆفیشناڵانە بێ، ینی تەنها شتێکی ئاسایی نەبێ. من سەرەتا کە دەستم پێکرد ئامانجم ئەوە بوو کە بتوانم پاکەجینێکی جوان بکەم و ئەو بەرهەمەی کە هەمە بیکەم بە براندێک کە ئێستا بەهۆی ڤین فاوندیشنەوە ئەو ڕوویداوە بەرهەمەکانم کردووە بە براندێک و پاکەجینێکی وامان بۆ کردووە کە هەم تەندروست بێت لە ڕووی تەندروستیەوە و هەمیش دۆستی ژینگە بێ. من ناوم ڕێژنە حسێنە، خاوەنی بیرۆکەی دێهاتی.